أنا بمن فرسين عزت لشاري هەڵەبجەوە بەشدارم لەم فیستیڤاڵەیەوە ساڵێکە خوێندنم تەواو کردووە و لە ماڵەوە دانیشتوم ئێستا کە بەشداریمان کردو لەم فیستیڤاڵە یارمەتی ماڵەوە ئەین لە فرۆشتنی کاڵاکان و بەرهەمە خۆماڵیەکاندا و ئێمە کە ئەمڕۆ بەشدارین لەم فیستیڤاڵەیە بە کۆمەڵێشت بەشدارین کە سەرێکی ترینیان هەنارە و ڕۆڵی ژن لە بەشداریکردن لەم فیستیڤاڵانەیە لەم ڕۆژەیە هەشان بەشانی پیا و ئیشەکەن لەم فیستیڤاڵەیە و سوودێکی باشی هەیە چکە تا ڕادەیەک ڕۆژانە نەئاساییە تۆ بڕۆی میوە بفرۆشی و ئافرەتبی بەڵام لێرەیە ئاساییە و ساڵی جارێک کەکرێن فیستیڤاڵە گرنگە چکە ئەوەنەی هەنێک ئەگەر سەرنجیشی یابێ زۆربەی کەپرەکان ئافرەتیایە بەشدارە ئامۆزاکەمە بە هاوکاری ئەو ئاسانی کردووەوە ئیتر شتەکەەوە نەقورسیش نییە بڵێ قورسە من نامی هودا عمرە هاوکارەکەم نامیش سۆما کەریمەنە هەردیما کۆلێژی کشتتوکاڵی بەش و ئەگری بزنسی ما تەمامنان کات تەلەبایەتی لە مەرحلە چوار بێمە ویر ماچانەی کە دۆکە پرۆژێەوە چینە دروست کەرمی بەرەمەکان ناوچە هەرامانی کەمێ بە بەرهەمێەوە کە زیانی تەندروستیش کەم زیانی تەندروستیش کەم کەمێ و پێ خەڵکی و ینی سوودە تەندروستەکە زیاتر کەرمێ کە ویرما کردەوە ناوچە هەرامانی بە کۆمەڵی بەرهەمی فرە بە ناوبانگە ئێمەش حەسما کرد ئی کۆمەڵە بەرهەمە کە زوو بێنێ بە کولتور و کۆنی هم کلتور کنی چین تازه تکل کردیم و ای برهمی پیشکش به خالقی کردیم. اما بس افرته و روبرو کامل بربسته بیان میبالم حال مدن بربسته پرن منو یعنی آزادی و یعنی آزادی افرتی بروز منه. بهش ایشان بدی. فیترانی نکیلوش. من سما کریم من فستکارگی لقمه سرشتی وزی بجداری ما کردن فستیوالی هنری حالا بجنم. ئێمە چوارم چی فستیڤال نێکم جارمانە بەڵام فستیڤال ناوخۆیەکە هەرێمینە چوارم جارە بەشداری کەرمێ ئێمە بەرهەمەوە پێشکەش و خەڵکی کەرمەکەیت مادەوە حافیزە و شەکلش نیاچەنەکە ئینە بەرهەمەکەمانە کە جەمێوژ و هەنجیر و تفی و وەزی و بادەم و ئینە ئاچێوا دروستێ کرد یاکە گەر سروشتین هیچ مادە و حافیزە شەن نییە ئێمە پیجار پێشکەش و خەڵکیمان کردن بەڵام پێشنیار و خەڵکی ما بە هەندورگێتن کە داهاتوونە پاکەجینەکەش فارمت پێ ناوعی تەری پێنەمونەی بەلقم سایزی گولانەتەریان با پێستە چکلێتی پێشکەش کەرمێ ئەقسامە بە هەندورگرتێن و ئیشەڵا پێ داهاتوی خاستەرێ بێ ئێمە پاسەوانی کە سەرتامانە یعنی چلمانگیەوە دەستمان پێ نەکردن سەر ئەوانەی کە بەرەمەکە تۆزە نرخش یعنی چەویشەتەرێ تۆزە گرانتەرە کە سروشتێنێنێ بەڵام خەڵک پێشوازێ و فرعالشن وەروانەیە کە زیاتر هۆکار و ئانێک مەیە کە شەکلش نیاچەنە قەنش نیاچەنەوە بە هۆکار و ئانی کە مادی حافیزەش نیاچەنە و خەڵک دوروزەوە جەنەوەشی و بەهۆ ئینەوە توش و نەوەشی مەبیتۆ و بەهۆ ئینەوە توش و قەڵەوی مەبی هەروەها پێ فرە و بوارە سوودشە پێ پسەنەوەشی یان پێسە وەرزشکارە کە سوودی تایبەت یاونەوە بەرنەشاو خەڵک فرەفرە گێڵەوە پێ ئابوارێ و لایەنە تەندروستیەکەش بەرنە گرنگە. أولى فرق صورة. هلا عبد الله خلقي هلا بجنب يدير ليرة لنا وأم هلا بجاي ما همشتي هر وقتي خوي كردا أمشتا كردا واري أنا هربو كراو أما حوص على كريتو يا براخة كينو ربانا رفروشينو روني خو معنو يدير يارمتي بيا وكان معنا دين بهمولوني والله يسوي ليرة هرجن يارمتي بيا ودا مركم جني يارمتي بيا ونانا يسوي يارمتي بيا وكان معني
ژنی ئێرە جیاوازتر لە شوێن ژنی ئێرە جیاوازیە لە هەموو شوێنەکانی ترا هۆکارەکەی بۆ چێکەڕێنەوە بۆ پیاوە ئەم بۆ چییە؟ وەڵی تر پیاوەکانمان هاوکاریمانەکەن کە ئێمە بتوانین ئەوە بکەین.